الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد صلاة تكون لك رضاء ولحقه أداء ولعلل الظاهرة والباطنة شفاء ودواء وله جزاء. إيمان داران سلامي خواهي قورتان نسر بيه ديارة هر روداوك رؤدا لكون كائناتا كبر رودا وسلوشتكان ناوزن أكريو أبريت دا صلاتي پروردگار درخات زور جاري كشو هوا يان أواني فلك ناسن لا استيرناسيا هيا لتكنولوجياي بەرحاڵ ئەمڕۆدا هەیە ئاماژە بەوە کەن لە فڵانە ڕۆژە خۆر ئەگیرێ یا مانگ ئەگیرێ یا باران ئەبارێ یا باران نابارێ. ئەمانە علمی محقق نین، یعنی لە سەداسەد نییە، جزئیاتی کەمە. خوای تەبارەک وتەعالا ئەو جزئیاتەی فێری مرۆڤ کردووە، بەڵام ئەمە مجەڕەبە، تەجروبە کراوە، یەقین نییە لە سەداسەد بێت. بۆ نمونە ئەڵێ لە فڵانە ڕۆژە مانگ ئەگیرێ، لە فڵانە ڕۆژە خۆر ئەگیرێ، لە فڵانە کاتە باران ئەبارێ، جاری وایە ڕاستەکا و جاری وایە درۆیشەکات. بۆیە باوەڕبوون بەمە بە یەقینی کوفرە، بەڵام وەکو جزئیاتێک وەکو تەجروبەیەک مشکلەیەکی تیا نییە. بەنسبەت خۆرگیرانەوە ئاماژەیەکەیەکەوە لە سێشەما خۆر بگیرێت. دیارە خۆرگیران بێ، مانگیران بێ، هەر ئەحداسێک ڕووبدا، هەر ڕووداوێک ڕووبدا، ئەمە نیشانەی دەسەڵاتی پەروەردگارە بۆ ئەوەی عەبدەکانی خۆی بترسێنێ، بە خۆیانە بچنەوە، لە هەڵەکانیان واز لێبێنن، تەوبە بکەن و بگەڕێنەوە. خوای تبارك وتعالى القرآن فرميت: ومن آياته الليل والنهار والشمس والقمر لا تسجدوا للشمس ولا للقمر واسجدوا لله الذي خلقهن إن كنتم إياه تعبدون. خوای تبارك وتعالى فرميت لنشاني دا صلاة هيزي پروردگار و وحدانه و تاق و تنهاي پروردگاره، شو روش خور و مانگ، ئێوە سوجدە مەبەن بۆ خۆر، سوجدە مەبەن بۆ مانگ، سوجدە بەس بۆ پەروەردگارتان بەرن کە دروستی کردووە. ئەگەر ئێوە بەڕاستی و دروستی پەروەردگارتان ئەپەرستن، ئەمانە هەمووی مەخلوقی پەروەردگارن. تۆ چۆن عەبدێکی خوای، ئەو مانگ و هەسار و خۆرەیش کە لەو کەونایە ئەمڕۆ عیلمی ئەمڕۆ فەلسەفە یا مەسەلە تەکنەلۆژیا یا فەلەک ناسەکان ئاماژەی پێەکەن، ئەوانەی لە بایۆلۆژیۆمانە کارەکەن، جزئیاتی کەمە. بیر لەوە بکەرەوە ئەم خۆرە بم ئاسمانەوە ڕاوەستاوە، بەیانی هەڵدێ ئێوارە ئەنیشێتەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو خۆرە کە هەڵدێ بە فەرمانی خوا هەڵدێ و ئەنیشێتەوە، ئاوا بێ سوجدە بە پەروەردگاری ئەبا، ئیزن لە خوا ئەخوازێت، ئینجا دووبارە هێتەوە. ئەمانە نیشانەی دەسەڵاتی پەروەردگارن. ومن رحمته جعل لكم الليل والنهار لتسكنوا فيه ولتبتغوا من فضله ولعلكم تشكرون. خوای تبارك وتعالى فرمێت للرحمة و سۆز و میهرەبانی پەروەردگارە بەسەر بوونەوەر و مەخلوقاتی خۆیان، عەبدەکانی خۆیان، ئەوەیە کە شەو ڕۆژی بە دروست کردوون، ئیسلاحەتی تیا بکەن، تیا بحەوێنەوە، لە شەوە ئێوە بتوانن بخەون و ئیستراحەت بکەن، لە ڕۆژە بتوانن کار و کاسبی بکەن و مەعیشەت و بژێوی ژیانی خۆتان دابین کەن. وەلیتەبتەغوا من فەضلی وەلەعەلەکم تەشکورون. ڕجا وایە ئێوە سوپاسگوزاری پەروەردگار بن، ئەو خوایی کە ئەم خۆر و ئاسمان و مانگ و هەسارانەی دروست کردووە بۆ خزمەتی مرۆڤایەتی مەخلوقاتی خۆی. ئەمە دەسەڵاتی پەروەردگارە. قل ئەڕەئەیتم إن جعل الله عليكم الليل سرمدا إلى يوم القيامة من إله غير الله يأتيكم بضياء أفلا تسمعون.
قل أرأيتم إن جعل الله عليكم النهار سرمدا إلى يوم القيامة من إله غير الله يأتيكم بليل تسكنون فيه أفلا تبصرون. لسورة قصصا خوای تبارك وتعالى فرميت أي محمد خۆشەویستەکەی خۆم پێیان ڕاگەیەنە بە مرۆڤایەتی بە خەڵکی بە ئومەتەکەت ئەگەر ئێمە وامان کرد حتا ڕۆژی قیامەت هەر شەو بوو ڕۆژ نەبووە شەو سابت بوو لە شوێنی خۆیان چی دەسڵاتێکیان هەیە چ خوایە لەخوا بەتاڵەکانی ئێوە ئەتوانێت ئەم شەوە لا بەرێو ڕۆژ بێنێتەوە کێ ئەتوانێ نور و ڕۆشنایی ڕۆشتان بۆ بێنێ غەیری زاتی ئەڵڵا کەس ناتوانێ ئەفەلا تەسمەعون ئایا نابیسن بیر ناکەنەوە ئەمە دەسەڵاتی خوایە پێیان بڵێ خۆشەویست ئایا ئەگەر خوای تەبارەک وتەعالا حتا ڕۆژی قیامەت هەر ڕۆژ بوو شەو نەهات تەمە شەو مای ئیسراحەتە وجعلنا الليل لباسا وجعلنا النوم سباتا خوای تەبارەک وتەعالا شەوی بۆ ئیسراحەت داناوە ئەگەر هەتا قیامەت هەر ڕۆژ بوو شەو نەبووە ئێوە چ دەسەڵاتێکتان هەیە وە چ خوایەکی بەتاڵی ئەو خەڵکەکەوا غەیری زاتی ئەڵڵا پەرچی ئەتوانێت شەوێک بۆ ئێوە بێنێ بتوان ئیسراحەتی تیا بکەن ئەفەلا توبصیرون ئایا ناڕوان نەحەقەت و ڕاستیەکان نابینن کوێرن دەبیرکەنەوە ببیسن و ببینن خوای تەبارەک وتەعالا شەو و ڕۆژی بۆ ئێوە دروست کردووە ئەمە لە دەسەڵاتی پەروەردگارە ئازیزان و خۆشەویستان ئەم شەو و ڕۆژە کە یێت و دەڕوا ئەو خۆرەکە بۆ ئاسمانەوەیە گەرمیەکەی سەیری کە بەچی ئیشەکە نەوتە غازە چ وەسائلێکە چ هۆکارێکیەیە بەس زاتی ئەڵڵا خۆی ئەزانێ شەوە کە شەوە بێت چی تاریکیەکات ئەو مانگە چۆن ڕۆژ نەبێتەوە چۆن گەورە بێت چۆن بچووکە بێ باوباران لە کوێوە دێ کەس تا ئیسە نەیزانیوە ئەمە لە عیلمی پەروەردگارایە ئازیزان و خۆشەویستان کەواتە گیرانی خۆر و گیرانی مانگ ئەمە ئاگادارکردنەوەی پەروەردگارە بۆ ئەو عەقڵانەی کە هۆشیان بە خۆیانەوە غافڵ نین ئولی الئەلبابن زەوی العقولن خاوەنی ژیرین بەڕاستی بیرەکەنەوە کە ئەمە دەسەڵاتی پەروەردگارە ئێمە عەبدێکی زەعیفین مەهماکان لە تەکنەلۆجیا پێشکەوتوو بین بەهێز بین بە قووەت بین ناتوانین بەر لەوە بگرین مانگ بۆ ئەگیرێت خۆر بۆ ئەگیرێت باران بۆ نابارێت بەفر بۆ ئەبارێت بەفر بۆ نابارێت ئەمە دەسەڵاتی پەروەردگارە لە قووە و هێزی کەسان نییە ئەو ڕۆشنایی خۆرە چی ئەتوانێ بەری بگرێ پەروەردگار نەبێ ئەو تاریکی شەوە چی ئەتوانێ ڕۆشنی کاتەوە ئەگەر قووە و هێزی پەروەردگار نەبێ کەواتە ئەمە دەرسە بۆ ئینسانی عاقڵ و ژیر کە بیر کاتەوە لە کاتی مانگیرانە لە کاتی خۆرگیرانە لە کاتی بێبارانیە لە کاتی ڕووداوەکانە کە خوا فەرمێت ئێمە هیچ ئایات و نیشانەیەک نانێرین ئیلا بۆ ئەوەی کەوا ئەو خەڵکە بیر بکەنەوە بترسن بە خۆیانە بچنەوە تۆبە بکەن و بگەڕێنەوە ئەمە فەرمانی پەروەردگارە خۆرگیران و مانگیران دوو سەبەبی هەیە سەبەبێکیان حیسیە و ئەبینرێت لە عیلمی هەموو کەسێکایە کە عیلمی و ڕۆژئاماژەی پێ کردووە سەبەبی دووەمیان مەعنەویە بەس خوا خۆی ئەزانێت ئەو سەبەبە حیسی و زاهیری و کە ئەبینرێت ئەوەیە کەوا کاتێکەوە خۆر کاتێکە مانگ ئەگیرێت ئەوەیە هۆکارەکەی ئەوەیە ئەن القەمەڕ یەقع بەینەها و بەینە الئەرض مانگ ئەکەوێتە نێوان خۆر و نێوان ئەرزەوە ئەمە وەکو عیلمی ئەمڕۆ کە ئاماژەی پێ کردووە بۆیە مانگ ئەگیرێت ئیتر یا هەمووی ئەگیرێ یا مەسەلەی نیوەی ئەگیرێت ئەویش مەسەلە لە 15 لە 13 14 15 مانگ ئاگیرێت نە لە سەرەتاوە نە لە ئەخیرۆ مانگ ناگیرێت وەکو عیلمی و ڕۆئاماژەی پێ کردووە و هەروەها چونکە ئەو مانگە ڕۆشنایەکەی لە خۆرەوە وەرەگیرێت کاتێکەوە کەوتە بەینی ئەرز و خۆر ئەو کاتە مانگ ئەگیرەمە سەبەبی زاهیرەکەیەتی خۆرگیرانی بە هەمان شێوە ئازیزان و خۆشەویستان کاتێکەوە ئەرز ئەکەوێتە نێوانی مانگ و خۆرەوە خۆر گیرانێک ڕووی تێکات و یەکێک لە نیشانەی ئاخر زەمانی ئەوەیە بوومە لەرزە زۆر بوون مانگیرانی زۆر خۆرگیرانی زۆر ئەحداسەکان کە بە ئەمڕۆ بە ئەحدای سروشتی ناوە برێت
نیشانەی آخر زمانن ئەمانە بەڕاستی ئینسان کە خۆی ئامادەکە قیامەت نزیکە ئازیزان و خۆشەویستان. ئەمە لە ڕووی سەبەبی زاهیرەوە، بەڵام سەبەبی شەرعی و معنەوی ئەوەیە ئینسان لە کاتی مانگیرانە، لە کاتی خۆرگیرانە سەیرێکی حاڵی ڕەسوول الله بکە صلی الله علیه وسلم، سەیری حاڵی ئەسحابی پێغەمبەری خوا بکە، سەیری حاڵی ئەسحابی یارانی پێغەمبەری خوا بکە. لەو کاتە کە مانگ ئەگیرا خۆر ئەگیرا ئەگریان، لەو کاتە کە مانگ ئەگیرا خۆر ئەگیرا بەڕاستی ئەترسان لە غەزەبی پەروەردگار کە تونتر بێ لە سەریان. بەڵام بەداخەوە ئێستا مانگ ئەگیرێ و خۆر ئەگیرێ خەڵ ڕەسمی ئەگرێت، ڕەسمی لەگەڵا ئەگرێت. لەو کاتە تۆ بترسی لە خوا، ذکری خوا بکەی، یادی خوا بکەی. حەزەتی مغەیرە ئەفەرمێت ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ كسفت الشمس على عهد رسول الله صلى الله عليه وسلم يوم مات إبراهيم فقال الناس كسفت الشمس لموت إبراهيم فقال رسول الله صلى الله عليه وسلم إن الشمس والقمر لا ينكسفان لموت أحد ولا لحياته فإذا رأيتم ذلك فصلوا وادعوا الله. وفي رواية أخرى قال رسول الله صلى الله عليه وسلم إن الشمس والقمر آيتان من آيات الله لا ينكسفان لموت أحد ولكن الله تعالى يخوف بها عباده. رواه البخاري. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم حەزەتی مغەیرە فەرمێت ئەو ڕۆژەی کە ئیبراهیمی کوڕی پێغەمبەری خوا وەفاتی فەرموو کە پێغەمبەری خوا سێ کوڕی هەبووە، عەبدوڵڵا و قاسم و ئیبراهیم. ئیبراهیم لە حەزەتی ماریای قیبطی بووە، گەورە بوو ئەندازەیەکەوە ئیتر مای دڵخۆشی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم کە لە 2 ساڵ و 3 ساڵ وەمانە بوو وەفاتی کرد، مرد لە باوەشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەر زۆر وەی گریا لەو ڕۆژەیشا بەڕاستی خۆرگیرا. طبعاً عادەتێکی زمانی جاهالەت وا بوو کە مانگ ئەگیرا خۆر ئەگیرا ئەیان و فڵانە کەس لەدایک بوو فڵانە کەس مرد. بەڵام پێغەمبەری خوا ئەو عادەتە جاهیلەی نێڵا، وتیان ئەمڕۆ کە مان خۆرگیراوە هۆکارەکەی ئەوەیە ئیبراهیمی کوڕی پێغەمبەر وەفاتی فەرمووە، ئەوە ئەرز و ئاسمان لەگەڵ پێغەمبەراشی نەکا بێتاقەتەوە حاڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام پێغەمبەری خوا ئەم دیاردە نەزانی و جەهالەتەی ڕەت کردەوە، فەرمووی إن الشمس والقمر لا ينكسفان لموت أحد. ئاگادار بن، وریا بن، فریو نەخۆن بە دەستوری زمانی جەهالەت. مانگ و خۆر عەلامەت و دەسەڵاتی وەحدانەتی پەروەردگارە، بۆ مردنی کەس و لە دایک بوونی کەس ناگیرێن ناوەستن. ئاگادار بن. کاتێک ئەمەتان بینی فەصەلوا پەنا بۆ نوێژ بەرن، پەنا بۆ دوعا بەرن. یان فەرمووی ئەمە نیشانە و دەسەڵاتی پەروەردگارە، ئێوە نوێژ بکەن و دوعا بکەن، سەدەقە بکەن، چاکە بکەن، تۆبە بکەن، بگەڕێنەوە. چونکە خوا يخوف بها عباده، خوا بەمە بەندەکانی خۆی ئەترسێنێت کە ئیتر خۆیان بۆ قیامەت ئامادەکەن، بۆ بەرزەق ئامادەکەن. ئەمە نیشانەی دەسەڵاتی پەروەردگارە. خوا بە ئومەتی ڕەسوول الله و مرۆڤایەتی ڕاگەیەنێ، پێیان ئەفەرمێت ئاگادار بن، ئەها ئەگەر من ئەو خۆرە بگرمەوە لێتان چی دەسەڵاتێکتان هەیە؟ ئەوەتە بارانمان بۆ نابارێ، هەمومان زیڕەمان کردووە، زۆرۆکمان چووە، ئەڵێن مشکە ساڵی ڕوومان تێکە، ئاو نامێنێ، ناڕەحەتە بین، ژیان ئەوەستێ. کێ دەسەڵات هەیە باران بارێنێت؟ کوازل هێزەکانی جیهان با بتوان بەر لە وشکە ساڵی بگرن، ناتوانن. تەنها و تەنها ئەوەیە ئەبێ عەبدەکان پەنا بەرنە بەر پەروەردگار، بگەڕێنەوە تۆبە بکەن، ئیستیغفار بکەن، نوێژ بکەن، واز لە خراپە بێنن، واز لە ستەم بێنن، واز لە زوڵم بێنن، واز لە خیانەت بێنن. تەنها چارەمان ئەوەیە. بۆیە پێغەمبەری خوا لە فەرمایشترا فەرمێت فإذا رأيتم ذلك فادعوا الله وكبره وصلوا وتصدقوا فافزعوا إلى ذكره ودعائه واستغفاره. حەدیسەکان بوخاری و موسلیم ڕێواتی کردووە. پێغەمبەری خوا کە ئەمەتان بینی ئەم دیاردانە، ئەم دیاردانەتان بیری پێ مەکەنن، هەڵمەپەڕن، تەنەکە لێ مەدەن، لە کۆنە تەقەیە کراوە تەنەکە لێ ئەدرا، یان وا بریدەین. ئەم جەهالەتە، ئەم نەزانینێ لە ئێستاشا بە موبایل و بەمانە تەسویر ئەکرێ و یان بەڕاستی چەپڵەی بۆ لێ ئەدرێت. هیچ ترس و خۆفێک نییە لای عەبدەکانی خوا. پێغەمبەرە فەرمێت ئەمتانە بینی ئێوە دوعا بکەن و داوا لە خوا بکەن،
خوا بە گەورە ڕاگرن، خوا بە تاک و تەنها ڕاگرن، نوێژ بکەن، سەدەقە بکەن، خێر بکەن، بترسن، بگەڕنەوە لای زیکری خوا و دوعا بکەن و ئیستیغفار بکەن. جا ئەم خۆرگیران و مانگیرانە وەکو چۆن بێبارانی نوێژی بۆ دانراوە، خۆرگیران و مانگیران نوێژی بۆ دانراوە، ئەبێ لە کات و ساتی خۆیان بێ، لە کات و ساتی خۆیان چۆن پێویستە سەدەقە بکەی، دوعا بکەی، نوێژێکی کە لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لەو کاتە هەوڵ بە لە کام مزگەوتەوە نزیکی، لە هەر کێوە نزیک بی، نوێژی خۆرگیران کرا، مانگیران کە پەنای بۆ بەرە و ڕاکە خۆ بخەرە ناو مزگەوتەوە و بەر سایە و سێبەری پەروەردگارە و لە خوا پەڕ خوا لێت خۆش بێ. ئەم نوێژە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەم نوێژە وەکو هەموو سونەتەکانی تر کە پێغەمبەری خوا کردوێتی ئاوایە، بەڵام جیاوازیەکی هەیە لەگەڵ نوێژ سونەتەکانی ترا لەگەڵ نوێژەکانی ترا. بۆ نمونە تۆ دوورکە سونەتی پێش نوێژ یا دوای نوێژ ئەەکەی، یا سونەتی جومعە یا هەر سونەتی چێشتەنگا شەو نوێژ، هەر احتیادی سوورەتی فاتحای تا خوێنی و سوورەتێک سێ لە دوای فاتحا و یەک ڕوکوع بەی و دوو سوجدە بێت و ئەمە ڕکاتێکە و ئەنجا پاشان تەحیات دەخوێنی. بەڵام ئەم نوێژی خۆرگیرانە یا مانگیرانە تەوفیرێکی هەیە لەگەڵ نوێژەکانی ترا. هەموو ڕکاتێک دوو ڕکوعی تایە، هەموو ڕکاتێک دوو ڕکوعی تایە، کەواتە تۆ دوو ڕکاتەکەی بەڵام چوار ڕکوع بەی، هەموو ڕکاتێک دوو جار فاتحا خوێنی. بەم شێوازە ئەکرێت وەکو پێغەمبەری خوا کردوێتی، ئەوەی کەوا مەسەلەی نەیتوانی نەخۆشە لە ماڵۆیە یا لە شوێنی ئیشەکەی خۆیاتی ئەتوانێت بە تەنها بیگا خۆی جەماعەتەیە سونەتە کە خۆرگیرە مانگیرە دەست نوێژی بابێ یا دەست نوێژ بگرێ ڕووکاتە قیبلە دەست بەرز کاتەوە بڵێ نێتمە دوورکان نوێی سونەتی خۆرگیرانەکەم بۆ ذاتی ئەڵڵا. بەم شێوازە ئەڵڵاهو ئەکبەرەکە نێتی دابەست ئەڵڵاهو ئەکبەرەکە ئینجا لە پاشان سوورەتی فاتحا خوێنێ، چەندێکی زانی لە قورئان لەبەری بوو بیخوێنێت لەم پاش فاتحا یەکەم. مەسەلە سوورەتی بەقەرە لەبەر بابی خوێنێت، پێغەمبەری خوا لە ڕکاتی یەکەمە لە فاتحا یەکەمە سوورەتی بەقەرە خوێندووە، لە دووەمە 150 ئاەتی خوێندووە. ئەگەر قورئانی زۆر لەبەر نییە مەسەلە چەند سوورەتی لەبەرە لە پاش فاتحای یەکەم بیخوێنێت، اینجا لە پاشان ئەڵڵاهو ئەکبەرەکە ئەڕواتە ڕکوع، ڕکوعەکەی زۆر درێژە کاتەوە، زۆر ئەڵێ سوبحانە ڕەبی العەظیم وبحەمده تا 200 جار یا 150 جار ئەم زیکرە کات، یا چەندێ توانیت درێژی کاتەوە مەقامی ئەوەیە کە ئینسان خۆی زەلیل کە لە حوزوری پەروەرداوەی ئەوکە خوا ڕەحمی پێ بکە، خوا ڕەحم بە موسڵمان و کۆمەڵگای بکە. اینجا سەمیع الله لمن حەمیدە وەکە ڕەبەنا وەلەکە الحەمد ناڕواتە سوجدە چیەکە دووبارە دەست ئەگرێتەوە سوورەتی فاتحا خوێنێتەوە دووبارە. اینجا لە پاش سوورەتی فاتحا چەند ئاەتێک خوێنێ کەمتر بێت لە ئاەتەکانی پاش فاتحا یەکەم، وەکو لە سونەتی پێغەمبەری خوا واریدە لە فاتحا یەکەمە پێغەمبەری خوا پاش فاتحا یەکەم سوورەی بەقەرە خوێندووە، اینجا سوورەی ئالی عەمرانی خوێندووە. تۆ ئەوتە پێ ناکرێ ئەتوانی لە فاتحا یەکەمە زۆرتر خوێنی، مەسەلە دوو سوورەت خوێنی، لە فاتحای دووەمە یەک سوورەت خوێنی، لە پاشان ئەڕۆیتە ڕکوع. لە ڕکوع ئەمە چۆن ڕکوعەکە و درێژ کردەوە زۆر زیکرەکەت ئەکرد، بەڵام لە ڕکوعی مەسەلەی پاش فاتحای دووەمەوە ئەتوانی زیکرە کەمتر بکەیتەوە. ئەنجا سەمیع الله لمن حەمیدە و ئەڕۆیتە سوجدە، دوو سوجدەکەی خۆت ئەبەی بە هەمان شێوە سوجدەکانی درێژەکەیتەوە لە سوجدە یەکەمە زیاتر، لە سوجدە کەمتر لە سوجدە یەکەم. ئەنجا بەو شێوازە تۆ مەسەلە ئەمە هەموو ڕکاتێک دوو ڕکوع دوو سوجدەی تایە، هەموو ڕکاتێک دوو ڕکوع دوو سوجدەی تایە. ئینجا بەرزە بیتەوە بۆ ڕکاتی دووەم بە هەمان شێوە فاتحا خوێنی، چەند ئاەتێک خوێنی، ئەڕۆیتە ڕکوع بەرزە بیتەوە، ئینجا لە پاشان سوورەتی فاتحا خوێنی دووبارە، چەند ئاەتێترە خوێنی، ئەڕۆیتە ڕکوع، ئینجا ئەڵێ سەمیع الله لمن حەمیدە، ئینجا ئەڕۆیتە سوجدە. ئەمە نوێژی خۆرگیران مانگیران بەم شێوازە ئەکرێت، ئینجا تەحیات دەکەن و سەلامە دەیتەوە، بەم شێوازە نوێژی خۆرگیران و مانگیران ئەکرێت. ئەمە یەکێکە لەو جۆرە و کەیفیەتانی نوێژی خۆرگیران و مانگیران. ئەیش توانی هەروەکو دوور کات احتیاطی چۆن دوور کات سونەتی شەو نوێژەکەی، دوور کات چێشتەنگاکەی، دوور کات ڕاتیبەی پێشنیوە و دوای نیوەڕۆکەی، نێتمە دوور کات نوێژی سونەتی خۆرگیرانەکەم بۆ خوا و هەروەکو عادی فاتحا خوێنی و چەند سوورەتێک خوێنی و ئەڕۆیتە ڕکوع و بەرزە بیتەوە ئەڕۆیتە سوجدە و دوور کاتەکەی خۆ احتیاطەکەیت و
ئەمەش جۆرەکە لە جۆرەکانی نوێژی خۆرگیران و مانگیران بۆ ئەوەی کەوا نازانێ بۆ شێوازەی پێغەمبەری خوا بیکا یا ئەگەر بە جەماعەت نەیکرد خۆی بەتەنها کردی. سنەت نییە خۆشەوەردن بۆ وەکو نوێژی جەژن وەکو نوێژی جومعەوەمانە، سنەت نییە بانگدان بۆی، هاوارکردن و قامەتکردن بۆی، بەڵکو لەو کاتە سنەتە مؤەزین قاری و مؤەزین یا ئیمام بڵێ ئەسەلات و جامیعەت و جامیعە، ئەی خەڵکینە ئاگادار بن نوێژی سنەتەکەین، نوێژ ئەوە ئامادەین بۆ نوێژی جەماعەتی خۆرگیران و مانگیران و هەروەها سنەتە ئیمام لە دوای ئەوە دوو وتاری کورد بە لەسەر ئەوەی کەوا خەڵکی ئاگادارکە بیان ترسێنێ بەرەو تۆبە و ئیستیغفار بانگیان کە لەوەی کەوا زوڵم و ستەم نەمێنێ کێ زوڵمی لە کێ کردووە کێ قسەی لەگەڵ کیانێ بەم شێوازە وتارەکەی بە لەسەر ئیستیغفار و تۆبەکردن و گەڕانەوەی ڕەدی مەظالیم و ئەمانە. ئەمە سنەتی پێغەمبەریانە صلی الله علیه وسلم بەو شێوازەکە ئاماژەمان پێکرد. ئەم دیاردە ئەگەر ڕوویدا ڕۆژی سێشەمە بە حساب ڕوئەدا ئەمە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئێمە تایە ذکر بکەین یادی خوا بکەین نوێژی تیا بکەین. جا بە ئیزنی خوا ئینشاء الله خوای گەورە بە خێر و خۆشی وڵاتمان ئاوادان کاتەوە، وڵاتمان تووشی قاتی و گرانی و ناڕەحەتی نەکات، تووشی بەڵام و موسیبەتی زیاتر نەکات. ئەگەر ئەم دیاردەش ڕوویە ڕەحمەتتان لێبێ، پەنا بۆ دوعا و ذکر و یادی پەروەردگار بن و پەنا بۆ ئەم نوێژەی پێغەمبەری خوا بن و ئەم سونەتە زیندووکەنەوە، چونکە لە کاتی فەسادی ئومەتی پێغەمبەری خوا یا لە کاتی ناڕەحەتی و فەسادیە کە ئەمڕۆ بانگەشەی بۆ ئەکرێت، ئیعلامی بۆ ئەکرێت، هاواری بۆ ئەکرێت، خەڵکی بۆ بانگ ئەکرێت، پارەی لە پێناوە سەرف ئەکرێت، ئەوە عارە خواردنەوە ئازادە، زیناکردن ئازادە، قمار ئازادە، هەموو شتێک ئازادە، بێدینی ئازادە، بەس دینداری ئازاد نییە. ئالەم کات و ناڕەحەتیە تۆ سنەتی پێغەمبەری خوا زیندووکەیتەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر یەکێک لە ئومەتم لەو کاتا سنەتم زیندوو کاتەوە خێری 100 دانە شەهیدی هەیە، یان ئەفەرمێ خێری 50 لە ئێوەی هەیە بە ئەسحابەکانی. وتیان یا ڕەسوڵ 50 لە ئێمە لا خۆیان فەرمی لە ئێوە، چونکە ئەوان لە کات و ساتەکە ئیمانیان بەمیانە منیان نەبینیوە، بەڵام لەسەر ئیمان و دین بەردەوامن، لەسەر سنەتی من بەردەوامن، بۆیە هەرێکێ لە ئێوانە خەیری 50 لە ئێوەیان هەیە. ئەمەش موژدەیەکی گەورەیە وە پێغەمبەری خوا کە داوەتی بە ئومەتەکەی بۆ ئەوانەی کەوا سنەتی پێغەمبەری خوا زیندووکەنەوە. خوایە لە هەموو لایەکمان ڕازی بی، خوایە لە هەموو لایەکمان خۆش بی، خوایە عاقیبەتمان بەخێر بگەڕی، خوایە لە بەڵا و باو نەخۆشی و ناخۆشی لامان دەی. یا ڕەبی خوایە گیان لێ دەپاڕێنەوە، قەهر و غەزەبی خۆتمان لێ مەگرە. یا ڕەبی خوایە بە هۆی کردارەکانمانەوە، بە هۆی تاوانەکانمانەوە، بە هۆی یاخیبوونمانەوە، بە هۆی تاوانی تاوانبارانەوە، زوڵمی زاڵمانەوە، یا ڕەبی خوایە زیاتر تووڕەمە بە لێمان، زیاتر غەزەبمان لێ مەگرە، زیاتر ناڕەحەتمان مەکە، زیاتر وڵاتمان وێران مەکە. یا ڕەبی خوایە گیان نەدەپاڕێنەوە، تۆ خوایەکی بەڕەحم و بەزەید، خۆت فەرمووتە ورحمتي وسعت كل شيء. خوايا إما مخلوقي توين، خوايا بتماي رحمتي توين، خوايا رجاء من بس رحمتي تويا، نجاة من بس لاي تويا، توبو استغفار بس بولاي توكين، داوي اللي يقولون بس لا توكين. يا ربي خوايا بس توبة قوري أزانين، تو خالقي أمي يا عبدي ضعيف ولا وازي توين. يا ربي خوايا برحمي خود الرحمن بيبكى. يا ربي خوايا جان الله كان من خوشكا. يا ربي خوايا باراني برحمة من ليه مقروا، باراني برحمة من بو بارينا. يا ربي خوايا ولات من تراوكا، ولات من أوداركا، كاني وكاريس من بو بتقينا، قاتي وقراني رونكاته ولات من بسيتي ونارعدي رونكاته ولات من پروردگارة خوايا برحمي يا عبدي ضعيفي تاوان بارين، إقرار بتاوان وقناي خمانكين، خوايا برحمي الرحمن بيبكا. خوايا جان نتپارينا ورحمة خمان وباوكو دايك مانكا، لخمان وباوكو دايك مان خوش با، عاقبة خمان وخانواد ومالو من دال مان بخير جرا. يا ربي خوايا نتپارينا ولات مان پر خير وخوشيكا، ولات مان لظلم وزور واستم وخيانة نجادا. يا ربي خوايا اوي دوست معنا دوستي بي، اوي دشمن معنا، اوي دوست مان نییە، ئەوەی دژمن بەدینمان، خاکمان، وڵاتمان، نیشتیمان مانە، ئەوەی زەرەرمان لێدا، ئەوەی نان و قوتمان ئەبرێ، ئەوەی زوڵممان لێکا. یا ڕەبی خوایە ئەگەر شیاوی داهاتەی دایدەی، ئەگەر شیاوی داهات نییە خوایە عالیەها سافیلا، خوایە تەفرەتوناکەی، خوایە ژێر و ژوورێکەی، خوایە ئەم میلەتە میلەتێکی مسڵمانە، عاشق و وینداری ڕەسوول اللهە. یا ڕەبی خوایە لەبەر خاتی ئەو پێغەمبەر ڕەحم بە میلەتە بکە، ڕەحم بە هەموو میلەتی مسڵمانان بکە. یا ڕەبی خوایە لەتەپارڕێنەوە، یا ڕەبی خوایە بە ئیمان و بمانژێنەوە بمان بنەوە زیندوومان کەرەوە. یا ڕەبی خوایە لە ڕۆژی قیامەتشا لە حوزوری ڕەسوولی ئەکرەما بین، بانگ
مانگمان بکا و دەرمان نەکا بە دەستی مبارەکی خۆی ئاوی کەوسەرمان باتێ نەتوینەتی نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. خوای ئەوانەی داوای دوعای خێریان لێکردوین ئەگەر گرفت و مشکیلەیان هەیە ئەگەر ناڕەحەتن ئەگەر زاڵم زوڵمی لێکردوون یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە بە ڕەحمەت خۆت ڕەحمیان پێ بکە. یا ڕەبی خوای گیان زاڵم مستەمکارن بۆ ناوبەرە. یا ڕەبی خوای کێشە و گرفتەکانی ئەوان و ئێمە شارە سەرکە. یا ڕەبی خوای ئەگەر منداڵێن منداڵ ساڵحیان بەرێ ئەگەر هەیەنەوە ساڵێنێ خوای ئەویان ساڵەکەی. خوای مناڵی هەموو لایەکمان ساڵەکەی. خوای مناڵی هیچ لایەکمان بەدبەخت نەکەی. شەقی و نەکبەت و بەرەڵانە بن پەروەردگارە. یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە ئەوانەی کە هەیانە و ناڕەحەتن خوایە بەدەستیانەوە خوا هیداەتی مناڵی ئەوان و ئێمەش بی ئەوانەی هەیانە وونە و مەفقودە خوایە بەیەکیان شادکەیتەوە. یا ڕەبی خوایە ئەوانەی کەوا نیانە منداڵی ساڵحیان بەرێ یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بە تایبەت نەخۆشەکانی ماڵەمان نەخۆشی خەستەخانەکانمان ئەوانەی کەوا لە ناو دەرەوە وڵات داوای دوعای خێریان لێکردوین. یا ڕەبی خوایە شیفای عەجز بۆ پەلایان بۆ بنێرە. یا ڕەبی خوایە لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت ئەوەی کەوا خزمەت بەم دینەیەکە خزمەت بەم بەرنامەیەکە بەم مەنهەجی پێغەمبەری خواکە. یا ڕەبی خوایە تەوفیقی بە یارمەتی بی ئەوەی کە دش بەم دینەیە دش بە ئەخلاقی ئەم میلەتەیە. یا ڕەبی خوایە تەفروت و ناکەیت لە کۆڵی مسلمانەکەیتەوە. آمین آمین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.